پارچەکەی من پرێلودی دۆ شارپ ماینەری ڕەحمانینۆڤی رووسیا کە من بۆ ماوەی 3 مانگونی و ڕاهێنانم بۆ کردو و ڕۆژانە دەوری 3 بۆ 4 ساعت تەمرینم کردووی. چەندێک قورس بوو. لای وەکو قورسی قورسترین پارچەیە تا ئێستا ژەنی بێتم، هەوڵێکی زۆرم لەگەڵدایە، هیلاک بووم پێوەی. تەمەنت چەند و ماوەی چەندێک سەقاڵی کاری موزیک؟ تەمەنم 16 ساڵە، من لە پۆلی 11م دەوری 6 بۆ 7 ساڵە خەریکی پیانۆم بە شێوازێک 4 ساڵە لای مامۆستاژی خوێندکارم و یعنی هەر خەریکم لە تەمەنێکی منداڵیەوە خەریکم من. باشە خوێندنی موزیک ڕاهێنانکردنی موزیک تا چەندێک ئاسانی بۆ دروستکردنی لە خوێندنە؟ وڵا بە هیچ شێوێ بەڵکو یارمەتی دەرێ بۆ من چونکە ڕاستیەکەی موزیک شتێکە کە مێشکی کەسەکان فراوانترەکە خێراتریەکە یعنی سوودی لێوەرەگری ئەبێتە هۆی ئارامی بۆ مێشک و جەستەی مرۆڤەکان و من بەڕاستی ئەوەنە کاتی لێ نەگرتم کە لە خوێندنەکەم ڕێگیر بێ. تا چەندێک گرنگ بوو ئەم کۆنسێرتە؟ بۆ وڵاتی خۆمان بەڕاستی یەکێک بوو لە گرنگترین کۆنسێرتەکان کە کرابێت چونکە لەم وڵاتە ڕێژەی هونەرمەند و هونەرمەندان و بەڕاستی موزیک کەمە. ئەمڕۆ ئێمام کۆنسێرتەمان ئەنجامما کە ژماری خوێندکارەکانم لەم کۆنسێرتە 45 خوێندکار بوو ئەتوانین بڵین ئەمە نیوەی خوێندکارەکانم بوو بەڵام تا ڕادەیەکی زۆر توانیمان لە ئاستی ئەو هەموو بینەر لە ئاستی گوێگران نبین لە ئاستی ئەو بین هەموو بینەرە خۆشەویستیا بین کام ڕاهاتوون بۆ لای ئێمە و تەمەنی خوێندکارەکانم لە 7 ساڵ هەتا وەکو 40 ساڵان بوو و تا نێوانی تەمەنەکان جیاوازیان زۆرە. بۆچی گۆرانی تیانە بوو؟ ڕاستی من کاتێکە بڕیارم ماوانە بڵێمەوانەیە کە پێش نزیکەی 10 ساڵ لەمەوە پێش بوو بڕیارمە کە ستایلێک هەڵبژێرم کە میوزیک بێ میوزیک بکەم بە کەڵچەر نەوەکو ئێمە لەسەر گۆرانی بڕێن بمانێ و نەمانەیە ڕۆژانە ئێمە گوێمان لە گۆرانی ئەبێ میوزیکی کوردیش میوزیکێکە جۆرە میوزیکێکە زیاتر لە خزمەتی گۆرانیایە نەک لە خزمەتی میوزیکەکە خۆیان بێ بۆیە من بڕیارمە کە ئەو ستایلی دایانێم بۆ خوێندکارەکانم تەنها میوزیک بێت هیچ گۆرانێکی تیان نەبێ بۆیە وەک پێشتر ئاماژەم پێ من بایکۆتی گۆرانیمان کردووە ئێمە بەس تەنها کار لەسەر میوزیکەکەین و ئەمانەیە میوزیک بکەین بە کەڵچەر لەناو هەموو عێراق و هەرێمی کوردستانە.